کاتژمێردەی بەیانی لەم بازارە لایڤم کرد، یعنی ئەو کات $100 بەرامبەر بە 153500 دینار بوو، بەڵام ئێستا کە کاتژمێردوومەواتە لە ماوەی 4 کاتژمێردا دۆلار زیاتر بەرز بووە، بەهای دیناری عراقیش زیاتر دابەزی، یعنی ئێستا $100 بەرامبەر بە 157500 دینارەوە مامەڵەی لەم بازارە پێ دەکرێت. یعنی ئەو بڕیارەی بانکی ناوەندی ئەمریکا بۆ سزادانی چواردە بانکی عراقی بۆ لە دوای ئەوەی ئەمڕۆ بەیانی کۆمەڵێک هاوڵاتیان لە بەغدا خۆپیشاندن لە بەردەم بانکی ناوەندی عراق کرد بۆ دابەزاننی بەهای دۆلار و بەرزبوونەوەی دیناری عراقی. بێگومان پشێوی زیاتر و ناسەقامگیری زیاتری لە بازار دروست کردووە. ئەو خەڵکانی ئێرە هەموو چاوەڕێ ئەوە بوون کە دوای پەسەندکردنی بودجە $100 بەرامبەر بە شەیما ئەو قەرەباڵغێت چییە و هەراو دەنگە چیە لەوێ؟ بەڵێ ئەمە لەبەرەوەیە کە بەهای دۆلار زیاتر بەرز بۆ تۆ دیناری عراقیش دابەزیوە، ئەوان لەوە دەترسن کە دۆلار کەمتر ببێتەوە لە بازارەوە، بۆ زۆربەی ئەو خەڵکانەی کە لێرەن دۆلار دەکڕن و دینار بە دۆلار دەدەن دەترسەوەی کە دۆلار کەمتر بێتەوە لە بازار. من گفتوگۆ لەگەڵ کاک هاشم دەکەم، سەرۆکە ئەنجومەنی دراوی هەولێر. کاک هاشم پێم بڵێ بۆچی لە مودەی 4 کاتژمێر $3 یعنی بەهای دۆلار بۆ 3000 دینار بەرز بۆ زیاتر؟ باقی مرکزی دانیشتەکە فەشەلی هینا لەبەرەوەی عالەمەکە بڕەکە تقریبا دەترسێ، بەس بازارەکە وەختیە، یعنی خۆراگر بیدە بەشەر دۆلارەکەەوە بەرز ناوتەوە، احتیمالی دابەزی نییە، احتیمالی دابەزی قراری مرکزی زوو دەگۆڕێ زوو ئەو پارەش هەموو دەڕواتە دەرەوەی ئێران، هەمووی دەڕوا، لێرە دەڕوە، لەو لاش دەڕوە، لێ بەغدایش دەڕوە. خەڵک ئێستا لێرە دۆلار دەکڕێت زیاتریان دەیفرۆشێ، کڕین زۆرترا، هەڵام دەترسێ، ینی گران نابی، وەختیە ئیشەکە. پێت وایە کاتیە ئیشەکە؟ کاتیە باقی مرکزیە بەدەست باقی مرکزی پارەی زۆر بنێرتە بازار ئەوە دۆلار دادەبەزی. چەند کەس لێرە هەبووە زیانی بەرکەوتوێت بەهۆی بەرزبوونەوە دۆلاریان قازانجی کردووە؟ وەڵای بازارە زەرەر دەکەی و قازانج دەکەی، احتیاجیە، بەس بەو دەرەجەی نیە کابرا هەرەسی بینی تشتیوانیە. زیاتر پێتان وایە دۆلار ئێستا لەبەر دەستی عراق نەماوە، زیاتر بابەتەکە تۆ لای بانکی ناوەندی عراق دەستی خەڵک نماوە، بازاری دۆلار لە دەست خەڵک نما، باقی مرکزی بە خۆی تەلاعوبات پێ دەکا، خۆی بە 132 ئەو پارەکەوە 132 لە چێ 150 عەبلەچ هەمووی دەدزرێ، لە باقی مرکزی ڕادەست پێکە تاخیر. بۆچی دەدزرێ؟ ینی کاکە نادەنە هاوڵات، خۆی دەی بە 132 نەهاوڵاتی، عالەمەکەش ناکەتە بازار، دۆلارەکە ناکەتە بازار. یعنی ئەو دۆخی کە ئێستا بازاری دراو تێکەوتووە بەهۆی ئەوەیە کە ئەمریکا تا ئێستاش دەڵێت عراق بانکی ناوەندی عراق نەیتوانی وا ڕێگری لە بە قاچاقبردنی دۆلار بۆ دەرەوەی عراق بکرێت، بێگومان ئەمەش کاردانەوەی لێکەوتۆ لە بازار و نرخی بڵێن بەهای دۆلار زیاتر بەرز بۆتەوە. ئێستا $100 بەرامبەر بە 157500 لەم بازارە ئاڵوگۆڕ پێ دەکرێت. ئەو قەرەباڵغی کە لە دوای منیش هەیە هەموو ئەو کەسانی بازرگانی بە ئاڵوگۆڕ دراو دەکەن، ئەوەش نەبێت نەزێت کە ینی تەنها کار ناکاتە سەر ئەو بازرگانانەی کە لەم شوێنە کار دەکەن، بەڵکو لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان، لەسەر ئەو کەسانی کە بڵێن موچیان بە دینارە و کەلوپەل بە دۆلار دەکرن، لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان لەسەر سەرجەم ئەو کەسانەی کە مامەڵە بە دۆلار دەکەن، بێگومان کاریگەری دروست دەکات و ینی ئەوانیش بە هیوای ئەوە بوون کە دوای پەسەندکردنی بودجە بە 132,000 دینار جێگیر بکرێ، بەڵام تا ئێستاش بازارەکە ناسەقامگیر و لە بەرزبوونەوەدا. هاوکارم شەیما بایز لە بازاڕی دۆلارەکە لە هەولێرەوە لەگەڵماندا بوو. سپاس بۆ زاناریەکانت شەیما.